ئەم خۆشی ژیانی هاوسەریە بەبوونی منداڵ دەگاتە لووتکە هیچ خۆشیەک ناگاتە خۆشی لە دایکبوونی مناڵی نۆبەرە ئەو کاتی تۆ بۆ یەکەم جار دەبی بە باوەک هاوسەرت دەبێتە دایک بەڵام جارێککە دووبارەی دەکەمەوە دایک و باوک بوون جیاوازە لە بەچکەبوون بەچکەبوون شتێکە و دایک و باوک بوون شتێکی ترە جا ئەم منداڵانە مناڵێک بێت دوان بێت زیاتر بێ وەکو خێزانی کوردی ئەلحەمدوللا منداڵی زۆرە ئەم منداڵانە کە گەورە دەبن بەرامبەر بە دایک و باوکیان عەرزم کردن پرۆگرامی کلیلی ئەم جارە پێمان دەڵێ دایک و باوک بۆ تۆ دەبێتە دوو دەرگە کلیلەکەی بەدەستەوەیە یان دەرگای هەموو خۆشبەختێکی پێ دەکەیتەوە لەسەر خۆت یان هەموو دەرگای بەدبەختیەکان بەهۆی ئازاری دڵی دایک و باوکەوە لەسەر تۆ دەکرێتەوە منداڵەکان دەبنە پێنج جۆر منداڵمان هەیە بەرامبەر بە دایک و باوک کەسەکانم خۆشەویستەکانم بینەرانی ئەم بەرنامەیە زۆر بە وردی باگوێ بۆ بگرین لە منەوە بۆ جەنابتان هەر ئێستا خۆت هەڵسەنگێنە بزانە فلتەل بە فلتەل لە کامیانە دەرەچی لە کامیانە دەگیرەی جۆری یەکەم لا يفعل ما يأمره به والداه فهذا عاق جۆری یەکەم باوک و دایکی حەزیان بە چ بێ چی پێ بڵێن ئەوە ناکە بزانێ باوک و دایکی دڵی بە چی خۆشە پێچەوانەکەی دەکا ئەمری بە چی پێ بکەن پێچەوانەکەی دەکا فهذا عاق ئەوە منداڵی خراپە ئەوە تێدا چووە عاق واتە تێدا چوو دڵنیا بن تێدا چووە ئەی گەنجی بەڕێز ئەو کەسێک کەوا ناهێڵی گەشە بە دڵی دایک و باوکتا بێ بیر دەکەیەوە باوک و دایکت بەچی خۆشحاڵە تۆ پێچەوانەکەی ئەنجام دەدەی فەرمانی بەچی پێکردووی تۆ مخالەفەکەی جێبەجێ دەکەی دڵنیا بە لە ژیان تێنەگەیشتووی چونکە الأمومة هي الحنان بەخوا دایک یعنی سۆز هیچ سۆزێک نییە بگاتە سۆزی دایکی خۆت بەخوا هەیە لە پێناوی برادەرەکەیە کچ هەیە لە پێناوی ڕەفیقەکەیە دایکی ئیهمال دەکا بەڵام بەخوا غەڵەتت کردووە هیچ سۆزێک نییە بگاتە سۆزی دایک الأبوة هي الأمان باوک پشت و پەنایە حتا باوکت نەمرێ نازانی چەند بێ پشت و پەنا ماویتەوە لە ژیاندا الأب هو الشخص الوحيد الذي لا يحسد ابنه على موهبته باوک تاکە کەسێکە لە هەموو ژیانە کە قەت حەسوودی بە ڕۆڵەی خۆی نابە بەخوا دەکرێت لە ژیانە جاروبارێک براکەت حەسوودیت پێبەرێ یعنی تۆ دەبینێت لە خۆی دەوڵەمەندتری بەناوبانگتری زاناتری دەرەجەت بەرزترە پلەت بەرزترە ڕەنگە من نەڵم هەموو کات بەڵام ڕەنگە جارە خەتەرەیەک بە دڵ یابێ حەز بکە ئەو لە تۆ باڵاتر بێت خوشکەکە بۆ خوشکەکەی ئامۆزا بۆ ئامۆزاکەی خزم بۆ خزمەکەی هاوڕێ بۆ هاوڕێ دڵسۆزەکەی حەسوودیەک هەر هەبێ بەڵام باوک نییە لە ژیانە حەز نەکا کوڕەکەی لە خۆی بەناوبانگتر بێ دەوڵەمەندتر بێ دڵخۆشتر بێ تێر و تەسەلتر بێ بەخوا باوک حەز دەکا کە کچەکەی لە ماڵەوە کچی ماڵە کە کشوو دەکا و دەچێتە ماڵی مێر کچەکەی ژیانی لە خۆی خۆشتر بێ قەت باوک حەسوودی بە ئەولادی خۆی نابە